سەرما دۆژبەرەکان چۆتە زیندان لە ماڵەوە چۆن سەرگەردان بوو. بەڕێوەبەرەتی ئاسایشی سلەیمانی بەشی مادە هۆشبەرەکان لە خوێندنگەکان و هەڵمەتی هۆشیارکردنەوەی دژی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانی ڕاگەیاند. هەڵمەتەکەی ئاسایشی سلەیمانی بۆ هۆشیارکردنەوەی توێژەکانی کۆمەڵگایە لە مەترسیەکانی ئالوودەبوون و بازرگانی بەو مادەی کە ڕەشەیەکی مەترسیدارە لەسەر ژیان و تەندروستی مرۆڤ. بەڕێوەچوونی هەڵمەتەکەش لە خوێندنگەکانی سلەیمانی پەیامێک بوو بۆ خوێندکاران بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە ئەم دوژمنە سەرسەختەی مرۆڤایەتی باشتر بناسن و بەرەنگاری ببنەوە. ئەم هەڵمەتی کە دەستمان پێکردو ئێمە داوامان لە بەڕێوەبەراتی پەروەردەکرێت کە هەستمان بە مەترسی و مادە هۆشبەرانە کرد بوو کە لە ناو گەنجان و لە هەندێک شوێن خوێندکارانیش کە بەکارهێنەری ئەو جۆرە مادانە بوون دیارە بە هەستمان بە مەترسی کرد بۆ هاتین داوامان لە پەروەردە کرد بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی ئاسایش سلێمانی ئەو هەڵمەتەمان دەست پێکردووە کە پێشتریژە بووە بەس بەم شێوە نەبووە ئێستا هەموو ناوەندی ئامادەیەکان ئەگرێتەوە بۆ باسکردن لە مەترسی مادە هۆشبەرەکان مەکە کەسێک دەزیرەکەین ئەینەرینە بەردەمی دادگا حکومە بێ خەڵگەیە 5-6 جار لە ئێمە گیراوەتەوە کە حکومش بووە جاری تر حکوم بۆتەوانە پێش هەموو شتێک مادە هۆشبەرەکانە بێ خەڵک وشیار بکەیتەوە هاوڵاتیانی خۆت وشیار بکەیتەوە لە مەترسی ئەو مادە هۆشبەرانە. مامۆستایان و خوێندکاران بە گرنگیەوە باز لە هەڵمەتەکە دەکەن و دەڵێن ئەمە هۆکارێک دەبێت بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی تەندروست و دوور لە لادانمان هەبێت بە تایبەت هۆشیارکردنەوە لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان کارێکی گرنگ و پێویستە و وا دەکات هەمووان لە خەمی پاراستنی ئایندەی ڕۆڵەکانمان دابین. بێگومان کاریگەری خۆی ئەبێ بەو جۆرەیە کە بۆیان ڕوون کراوەتەوانێ لەو جۆرەکانی مادەکان و هەروەها کاریگەریەکانیان بۆ ئێستاشیان و بۆ دواڕۆژیان و هەروەها لە چۆنێتی هەڵبژاردننی هاوڕێکانیان کە هەمیشە ئەبێ وریابن و وریابن لە دەوروبەری کۆمەڵگاکەشیانە بۆ ئەوی بە هەمومان بتوانین کۆمەڵگایەکی ئارام و هەروەها کۆمەڵگایەک بۆ جوان بۆ نەتەوەکەمان پێ بگەین. گەڕانە بەسەر قوتابخانەکانە بۆ ئاگادارکردنەوەی خوێندکاران لە مادە هۆشبەرەکان پرۆژەیەکی زۆر باشە لەبەرەوەی بە مادە هۆشبەرەکان بە زۆر ناو گەنجانە بڵاو بێتەوە بەهۆی هەندێک ئەوانەی کە گەنجەکان توانن زیاتر بەکاری بێنن. بەڕاستی زۆر پێویستە ساڵانە ئەم پرۆژانە ئەنجام بدرێت و چونکە مادەی هۆشبەر یەکێکە لە مەترسیداترین کارەکان کە مرۆڤ تووشی ئەبێت پێویستە ئەمانە لەناو کۆمەڵگا بڵاو بێتوانێت کە چەندێک مەترسیدارن و ئێمە بەهۆی ئەم سیمینارەوە زۆر سوودمان لێ بینی. بەلانەوە هەیە بەلاڕانیەوە هەیە ئەمانە هەمووی نیشانی ئالوودەبوونت بە مادەی هۆشبەری کۆکاین و هیرۆین. بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان وەک شارەزایانی بوارەکە دەڵێن کاریگەریەکی خراپ لەسەر کۆمەڵگە و تەندروستی ئەو کەسانە بەجێ دەهێڵێت کە بەکاری دەهێنن هاوکار لە ڕووی ئابووری شێوەزیان بە وڵات دەگەێنێت لەبەر ئەم هۆکارانەشە لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی ئەوەدان هەمووان لە مەترسی ئەم مادە زیان بەخشانە ئاگدار بکەنەوە ساڵانەش چەندین کەس بە هۆکاری بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر دەکرێن و ڕوبەڕووی سزای یاسایی دەکرێنەوە. هێمن کەمال کورسات نیوز سلەیمانی